هەوڵامە کۆکەکەی تیمی دانوستانی حکومەتی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی قوبا تاڵەبانی دوجار ڕێچکەی خۆی گرت و لێگەیشتنی هاوبەشی بە دوای خۆی داهێنا. ئەم هەنگاوەش جێگای دەستخۆشیە و بۆ چەند مانگی داهاتوو تا ئەو کاتەی بودجەی 2021 عێراق دەنووسرێتەوە، حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت لەگەڵ بەغداد موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکات. پرسە سیاسیەکانت، پرسە ئابوووریەکانت، پرسە نێودەوڵەتەکانت هەمووی بێ لە ڕێی بەغاوە بێ، لەبەرەوە تۆ بەشداری لە پرۆسی سیاسی عێراقا. ئەم بەشداریە تۆ سەرۆکۆماری تۆیە، وەزیری دەرەوەی تۆیە، لە پەرلەمان کۆمەڵی فراکسیۆنی کارات هەیە، لەبەرەوە هەموو ڕێگەکانی تۆ ئەگەڕێتەوە بۆ بەغدا. چی بکەی بەرەو چی وڵاتێک و بەرەو چی لایەک ڕوود لەکوێ بێ لە ئەخیرا بێ بگەڕێتەوە بۆ بەغدا. چارەسەری پرسەکانی ئێمە لە بەغدایە. پێم وایە زۆر درەنگە، یعنی ئەو ڕێککەوتنانە زووتر بکرایەن خەڵکی کوردستان ناگەیشتە ئەم دۆخەی کە ئێستاتیایەتی. ئێستا خەڵکی کوردستان لە دۆخێکی خراپدایە، لە ناچاری هاتوونە ئەو ڕێککەوتناکەن. ئەوایە ئەم ڕێککەوتنە لە فەرەحی بکرایە، لە خۆشی بکرایە، دەستکەوتی زۆر زیاتر ئەبوو بۆ ئێمە. ڕێککەوتنەکە لە بەراوردی قەیرانی دارایی هەرێمی کوردستانی بکەین یا قەیرانی ئیدارەدانی مالی هەرێمی کوردستانی بکەین، ڕێککەوتنەکە زۆر باشە. لەبەری تۆ لە ساڵی تازەوە تا ئێستا توانێتە دوو موچە بیت. ینی ئەمە پێ دەڵێ کە ئەم ڕێککەوتنە زۆر باشتر لەوەی کە ڕێک نەکەوی لەگەڵ بەغایە، بەڵام یارمەتی دەرێکی باشیشە بۆی کە بتوانێت لانی کەم موچین فەرمانبەرانی پێ بدەیت کە تۆ ناتوانێت ئەوش بە تاواکردنی ئەو داهاتە ناوخۆی سەرچاوەکانی تر. بەپێی دەستور هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و چارەسەرکردنی کێشە و ناکۆکەکانیش پەیوەستە بە چارەسەرکردنی ناکۆکیەکانی لەگەڵ بەغداد. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەوە ڕوونتر لە جاران ئەوەی ڕاگەیان کە پێویستە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد بکەوێتە گفتوگۆ و بۆ ئەمەش هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆنە جیاوازەکاندا ئەوەیان بە ئاشکرا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەرپرسان وتووە. سیاستکردن و ڕۆیای سیاسی عیبەیەکی تێدا نیە. یەکێتی ئەبێ ڕوونتر قسە بکات و ڕوونتر پێداگیری لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بکات کە ئەمڕۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەگەڵ بەغدایە. ئەبێ شوێن پەنجەی یەکێتی دیار بێت لە عێراقا، لەو عێراقی کە هەرێمی کوردستان بەشێکە لەو عێراقا، بێ شوێن پەنجەی یەکێتی دیار بێت لە عێراقا. گەڕانەوەکە گەڕانەوەیکی منطقیە، ینی سیاسیە و خوێنەوەی بەعدەدارایی و سیاسیەکانە. ئەنی ئەو خاڵەیە کە تۆ فعلەن خەڵک هەبێ وا بێت وە سیاسەتیش ئەما خوازێ کە لە چوارچێوەی بەغابێ ئەبێ نابێت ژی بەغابێت و داوەشتیشی لێ بکەیت. بۆیە دوای ئەم هەموو ڕەتکردنەوەی بەغا و دانیشتن و ڕێناکەن و ناسازین دیسان هاتە سەر ئەو منطقەی کە لە کۆنگرەی چوارە خیتابێکی بەرامبەر بەغا کە ڕوونی کرد ڕوون بوو لەسەر کە دارایی چۆن بێ و سیاسەتکردن لەگەڵ بەغا چۆن بێ. دوجار ئاراستەکە بەرەو ئەوە ڕۆیشتوانێ کاتە ئەوە خوێندنەوەیکی واقعیە و خوێندنێکی زۆر دروستە. ماوەی چەند ساڵێکە حکومەتی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانە یەک لە دوایەکانەوە کەوتۆتە ژێرفشارێکی قورسی دارایی کە تا ئێستا نەتوانراوە وەک پێویست موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دابین بکات. بۆیە چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغداد ئەو دەرگایە دەکاتەوە کە هەرێمی کوردستان بەرەو ئایندەیەکی ڕۆشنتر لە جاران هەنگاو بنێت و ئاهێک بەبەر موچەخۆران دابێتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.